سڵاوتان لەبێ من ناوم ڤەرسینە ماوەی 5 ساڵە بەشداری لە فستیڤاڵی هەنارەکەم و ئەم ماوەیەم 5 ساڵە کە لێرە بۆم سپاس بخوا تووشی هیچ کێشە و مشکیلە و ناڕەحەتیە نەبووم بەڵکو دڵم خۆش بووە مرتاح بووم بەڵێ بەرهەمەکانمان بەرهەمی هەنارەکانیش هەری ناوباخی هەڵەبجەیە و بەجۆری هەناری ساڵەخانی بەشداری وڵا گەشتیارکەیەن ئێرە ڕەچاوی ئەوە بکەن نەها مەجای یەک بن بۆ شت کڕین من جاری وایە مەجالم نابێت بۆ نمونە شتەکان بیان بێمە دەست یان ئەو شتانی ئەیانەوێ پێیان بێم پێم ئەوەیە کە ئەڵێم کە بەهرەتان هەیە بەهرەکانتان بخەنە ڕوو نەک لەم فستیڤاڵە لە فستیڤاڵەکانی کەشە و پەیامم بۆ خێزانەکانیشیان ئەوەیە کە یارمەتی دەریان بن ڕێگریان لێ نەکەن و پاڵپشتیان بن. من ناوم کەوسەر محەممەدە 4 ساڵە بەشداری فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەکەم هیوادارم ئیشەڵا پەرێکی زیاتری پێ بدرێ و ببێ بە نەودەوڵەتی و ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە بە تایبەتی بۆ شاری هەڵەبجە چکە شاری هەڵەبجە لە ڕووی پشتوکاڵیەوە خاکێکی بەپیتی هەیە بە تایبەتی بەربوو بەروبوومی خۆماڵی وەکە هەنار و گوێز و ئەم بابەتانە هیوادارم پەرەی زیاتری پێ بدرێ و بەردەوام بن. بابەتی من کاری دەستیە کاری دەستی خانمانە بۆ نمونە ئیشی مێخەکەکەین ئیشی شمڵیەکەین ئیشی ئەو بۆ نمونە هەنارەکە ئەی خۆین تۆکڵەکەی سوودی لێوەرەگرین کردمانە بە مەدالێ ئەو شتانە وەڵا زۆر گرنگە بۆ ئیشە دەستیەکان بە تایبەتی شتی کوردەواری بەکاربێنرێ چکە یەکەم ئەوە قازانجی بۆ خۆمانەیە دووەمینی شتێکی جوانە یعنی ئێستا ئەمەمان دروست کردووە بە چەقالە کە میوانەکان هێن سەیریەکەن شتێکی زۆر نامۆیە بەلایەنەوە زیاتر حەزی پێیەکەن ئەمە زیاتر سەرف ئەبێ لە چاو ئەو مەدالیا بازاڕیانەی کە هەیە وەڵا ئەمە فستیڤاڵێکی زۆر چاکە هیوادارین پەری پێ بدرێ و بەردەوام بێ هەنێ خانمی دەستڕەنگینمانەیە کە لە ماڵە توانەوە بەهرەکانی خۆیانە خەنە ڕوو لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت لە ڕێگەی فستیڤاڵەکانەوە بێ هیوادارین پەری زیاتری پێ بدرێ و خانمان سوودی زۆری لێ بینێ.